لە کامی هێرشەکانی تورکیا بۆ سەر شاری کوردنشینی عەفرین و ناوچەکانی دەوروبەریشی خەڵکی سیڤیل بوونەتە قوربانی ئەو هێرشانە. لە نێو ئاپۆڕەیەکی زۆری دانیشتوانی شاری عەفرین ئەمڕۆ سێشەممە 15 تەرمی قوربانیەکان لە نێوەندی ناڕەزاییەکی گشتی دانیشتواندا بۆ بە خاکسپاردن بەڕێکران. وانتجروا ونوكا من عفرين ان قول في الجن قلتك ان قصتك بعفرين انا عفرين نيلا انا عفرين نيلا وانا شهيد الخوجي ام شهيد الخور انا شهيد ماجي ناملا چەندان ڕۆژی لەسەر یەکی تۆپباران و هێرشە ئاسمانیەکان تانک و زرێپۆشەکانی تورکیا سنووری وڵاتی سووریایان بەزان بە مەبەستی داگیرکردنی شاری کوردنشینی عەفرین کە یەکینەکانی پاراستنی گەل تیایدا فەرمانڕەوایە. شەڕی قورس تا ئامادەکردنی ئەم راپۆرتەش بەردەوامە.